لا استودیۆ لەگەڵ بەڕێز دکتۆر حکمت نامێک نووسەر و مامۆستای زانکۆ گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە بارودۆخی جەنگی رووسیا ئۆکرانیا. دکتۆر بەخێر بێت. زۆر سوپاس ئامادەبوون دکتۆر. نوێترین پرس لەم جەنگە ئەوەیە کە دیلەکان ئاڵۆگۆڕەکەن، ئەمە هیچ لە بارودۆخی جەنگە گۆڕێ؟ بەڕای من نەخێر، چونکە هەر لە سەرەتای شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا هەدەفی سەرەکی رووسیا بریتیە لەو شوێنانەی کە دەکەونە منتقەی دۆنباس. رووسیا هەموو هەدەفی ئەوەیە ئەو منتیقانە بگرێتن و دەستی بەسەردا بگرێ، پارێزگاری لێ بکە و ئەم شەڕەش بەڕای من درێژە دەچێشێ تا ئەو کاتێک کە رووسیا ئامانجەکانی بەدی دێنێت. بەڵێ بۆ دۆنباس زیاتر مەبەستی دۆنباس و ناوچانەی هەرێمانی دەوروبەری خۆی دۆنباس کە لە لۆگانسک و دانێسک و کۆمەڵێک شارۆچکە پێک دێتن، ئەمن بەڕاستی لەوێ ژیایما لە منتیقەی دۆنباس ژیایما. دۆنباس خاکێکی بە پیت و بەرەکەتی هەیە و اقتصادێکی باشی هەیە، خەڵوزێکی زۆری هەیە. یەکێک لەو نەتیجەی شەڕانەی کە رووسیا دەستی پێکرد لە بەرامبەر ئۆکرانی دژی ئۆکرانیا ئەو بوو کە سەتا تقریباً شێستی خەڵوزی ئۆکرانیا ئێستا لەژێر هەیمەنی رووسیادایە. سەتا یازدەی نەوتی ئۆکرانیا دەکەوتە منتیقەی دەنباس کە ئێستا رووسیا دەستی بەسەرداگرتووە. بۆیە ئەو ناوچانە لەبەر ئەوەی ئەو ناوچانە لە ڕووی اقتصادەوە زۆر گرنگن. جگە لەوەش لە ڕووی کۆمەڵایەتیەوە، ئەگەرچی اختصاصی خۆمە سۆسیۆلۆژی، لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵکی منتیقەی باشووری ئۆکرانیا کە خۆی لە دەنباس دەبینێتەوە بەشێکی زۆری ئینتیمایان بۆ رووسیا هەیە، ینی بە ڕووسی قسە دەکەن. خەڵکێکن رووسیا بە ئیمپراتۆر دەزانن، رووسیا بە گەوری خۆیان دەزانن. بۆیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هاوسۆزن لەگەڵ کللتور و میلەتی رووسیا. بەڵێ درێژە کێشانی ئەم شەڕێ وەک باس کرد کە دەڵێ درێژە دەکێشێ. زیانە ئابوووریەکانی لە داهاتوودا بۆ ئۆکرانیا چی دەبێت؟ رووسیا زیاتر زیانی دەبیان ئۆکرانیا؟ خۆی بەشێکی هەدەفەکەی رووسیا تاقیق بووە، دەتوانم بڵێم بەدی هاتووە، ئەویش ڕوخانی ژێرخانی ئابووری ئۆکرانیایە. چونکە پێش ئەوەی کە لەو ڕۆژانە پاشەکشە بکە لە هەندێک ناوچە بەشێکی زۆری ناوچەکانی کۆنتترۆل کرد بۆ رووسیا. توانم بڵێم اقتصادی رووسیا ئەگەر شەڕەکەش کۆتایی پێبێت تا چەندین ساڵی دیکە ئەو اقتصادی بە تەدمیری دەمینێتەوە، یعنی با ڕووخاوی دەمینێتەوە. چاکردنەوەی یان ئاوادانکردنەوەی ئەو شوێنانەی کە ڕووخاون زۆری دەوێتن، اقتصادێکی زۆری دەوێت، دامێکی زۆری دەوێت. من بەڕای من وەکو چاودێرێک لەو بوارە من پێم وایە ئەم شەڕاش شەڕی پرۆکسیە، شەڕی ئەمریکا و ناتۆی لەگەڵ رووسیا بەتەنیا و ئەمریکا و ناتۆ و ئۆکرانیا لایەشی دیکەوە. بۆیە ئەم شەڕە درێژە دەچێشێ، چونکە رووسیا دەیەوێ هەدەفەکانی بە تەواوی تاقیق بکە، چونکە هەڕەشەی لەسرە بە جددی، هەڕەشەکانیش جددین وەکو پۆتین، سەرۆک پۆتین لە دوایین خیتابی لە دوایین گوتاری باسی کرد. بەشێکی زۆری حلفی ناتۆ وەکو جێیش بە حەقیقی ئێستا لەو شوێنانن کە پێشتر سەر بە ئیتحادی سۆڤیەتی وەکو لاتیڤیا و بۆ نمونە جۆرجیا و کۆمەڵێک وڵاتی دیکە. بەڵێ رووسیا لەکوێی ئۆکرانیا دەگاتە ئامانجەکەی خۆی و دەست لە شەڕ هەڵاگرێ؟ ئەمن بەڕای من لەو شوێنەدا کە بتوانێ ڕیفراندۆمێکی حەقیقی بکە، یعنی لە ڕووی یاساوە وەک چۆن کریمیای بە زووترین کات بەدەستێنا، بتوانێت ڕیفراندۆمێک بکە، ڕاپرسیەک بکە کە سەنەدێکی یاسایی بەدەست بێنێ. ئەو کاتە بەڕای من شەڕەکە ئامانجەکانی بە تەواوی دەپێچێ، ینی منتیقەی دۆنباس، لۆگانسک و دانێسک و کۆمەڵێک شاری دیکە بە تەواوی بڵکێنرێن بە رووسیای فیدراڵەوە. ئەو کاتە رووسیا ڕەنگە بەشێکی هەدەفەکانی تاقیب بکە. جگە لەوەش کە ئەو زەمانەتە بدرێتە رووسیا کە حلفی ناتۆ نابێتە هەڕەشە. بۆ نمونە لە دوایین خیتابی سەرۆک پۆتین کە ئاماژەی بە تەعبیئەکردن و ئامادە باشی با بڵێن جێیش کردووە، هاوشێوەیش شەڕەکانی یەکەمی جیهانی و دووەمی جیهانی. ئەمە دەلالەتی ئەوەیە کە هەڕەشەکان زۆر جددین لەسەر رووسیا. بەڵێ وەکو خۆش باسی گوتت لە هەرێمی لە کریمیاش لە ساڵی 2014
بە هەمان شێوە ڕاپرسی کردووە رووسیا بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی دژیە ئەو شێوازەیە و کەسیان ئامادەنی دانی پێدا بنێن ئەمە چۆن دەکرێت خۆی کە بابلین کە کریمیای گرت رووسیا لە ڕووی یاساییەوە وەکو ڕفراندۆم ئێستا سەر بە رووسایە بەڵام خۆتەزانی ینی ئەمە شەڕە ینی ڕەنگە لە ڕووی عسکەریەوە کۆمەڵێک لە کاتی شەڕدا کۆمەڵێک ئامانس لە داهاتوودا تاقیق بکرێ بپێکرێ ینی کۆمەڵێک ئامانس کە رووسیا هەدەفی سەرەکی ئەوەیە کە وەکو باسمان کرد منتقەی دۆنبازە کە دۆنباس پێک دێت لە کۆمەڵێک شار کە اقتصادێکی گەورەی هەیە رووسیا دەیەوێت ئەو شوێنانە بەدەست بهێنێتەوە بەڵێ لە شەوانی ڕابردووە میوانێکمە بوو شارەزایکی ڕۆستی بوو پرسیارەوەم لێ کردوتم بۆ ناتۆ بە هەڕەشە دەزانن بۆ سەر خۆتان ئەو باسی لەوە کردوتی زۆر نزیکن لە سنوورەکانمان وەکەوەیە لە کەرکووک و هەڕەشە لە هەولێر بکرێت هەولێر مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکە ئێمە شەمان مافمان هەیە ناتۆ هیچ کاتی ئامادەی هەڕەشە بێ بۆ سەر رووسیا ناتۆ بە دڵنیاییەوە ینی ئەو بەپی لێدوانی بەرپرسانی رووسیا ناتۆ لەوەتەی دروست بووە وەکو هەڕەشە بۆ سەر ئامانج و بەرژەوەندەکانی رووسیا دەبینرێت ئەمانە لە زاری مەسەلەن سەرگی لاڤرۆڤ و کۆمەڵێک بەرپرسی دیکە ینی بە ئاشکرا ئاماژە بەوە دەکەن کە ناتۆ هەڕەشەیە لەسەر ئاسایشی نەتەوەی رووسیا هەڕەشەیە لەسەر بچووکردنەوەی رووسیا جگە لەوەی کاک کۆماریانی مەرج نییە تەنها هەر شەڕەکە پەیوەندی بەلایانی سیاسی و بەلایانی عسکەریەوە هەبێ ڕەنگە پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی هیزری و فکریەوە هەبێ بۆ نمونە کۆمەڵێک فەیلسوف و بیرمەندی رووسی ئاماژە بۆ دەکەن کە شەڕی رووسیا و با بڵین ئەوروپا شەڕە لەسەر ئەو شەڕەیە لەسەر بەدەستهێنانەوەی ئەو کللتورەی ئەو تەقالیدەی رووسیا کە پێشتر هەی بوو بەمانایەکی دیکە شەڕی نێوان عولەمە و شەڕی نێوان رووسایە بۆ ئەوی دووبارە رووسیا هەیمەنەی خۆی بسەپێنێ بەسەر ناوچەکە هاوشێوەی ئەمریکا و وڵاتانی دیکە واتە لە تاک زەمسەریەوە رووسیا هەدەفێکی دیکەی ئەوەیە کە ببێتە فرەت زەمسەری کۆمەڵێک فەیلسوف لەوانە دۆگین باسەکە دۆگین باسی ئەوە دەکە عولەمە هەڕەشە بووە لەسەر رووسیا لەسەر بەرژەوەندەکانی رووسیا وەکو فکر وەکو ئایدۆلۆژیا بۆیە ئەمە دیوێکی دیکەی هەیە کە دیوە فکریەکەیتی کە بەشێکی زۆری بیرمەندان و نووسەرانی رووسیا ئەوانەی کە لە سۆرۆک پۆتین نێزیکن وەکو ڕایشکاری پۆتین هەژمار دەکەن کاریگەریان ئەوانیش کاریگەریان لەسەر ئەو شەڕە هەبووە لەسەر برەوسەندن و درێژەدانی ئەو شەڕە هەبووە یەک لەوانە کە دۆگین باسەکە بەردەوام لە وتارەکانی دۆگین ئەلێکساندەر دۆگین وەکو بەریگری کارێکی سەرسەختی سۆرۆک پۆتین دەردەکەوێت هەمیشە باسی ئەوەی دەکە کە ئەولەمەی ئەوروپا ئەمریکا تاکزەمسەری هەڕەشە بۆ بە درێژایی ئەو چەندین سەدەی ڕابردوو لەسەر رووسیا جگە لەوە شکاک کۆمار لەگەڵ هاتنە سەرکاری سەرۆک پۆتین بە درێژای ئەو دوو دێی ڕابردوو نابی ئەوە لە بیرکەین رووسیا لە ڕووی اقتصادەوە لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی دیبلۆماسیەتەوە لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە بە تایبەتی گەشەکردنیکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە یعنی تۆ ئەگەر بۆ نمونە سەردانی شارێکی وەکو سان پیترزبۆرگ بکەیت کە گەشەکردنیێکی تەواوی بەخۆوە بینیوە لە ڕووی دیمەنی شارەکە و جوانی شارەکە مەبەستم ئەوەیە کە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە دەخلی تاچی رووسی ینی با بڵێن دەستمایی تاکێکی رووسی بەشە ژیانی خۆی دەکات بە پێچەوانەوە لە ئۆکرانیا من ئەو کاتێک کە لە رووسیا بووم خەڵکێکی زۆری ئۆکرانیا دەهاتن بۆ رووسیا بێکاریەکی بێشومار لە رووسیا هەیە لە ئەوبورن لە ئۆکرانیا هەیە ئەوە جگەل لەو گەندەڵی و فەسادی کە بە درێژایی ئەو چەندەی ڕابردوو لە ڕووی سیاسیەوە ئەو گەندەڵیە بە شێوەیەکی بەرچاو لە ئۆکرانیا بوونی هەیە لە دەرەنجامی هەموو ئەو بەڵێن و وعدانەی کە بەرپرسان و با بڵێن مەسئولانی ئۆکرانیا بە خەڵکەکەی خۆیان دەدا بەڵێ بەڕێز دکتۆر حکمەتنامێک نووسەر و مامۆستای زانکۆ لە ستۆدیۆمیان بووی سوپاس بۆ ئامادەبوون و بۆ شرۆفەکانیشتان زۆر سوپاس بە خێراتی سپاس